ئاسلا مۆدێلەکانی پێداگۆجی بە خوێندکاران هەروەها هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرە دەکەین کە بەو خاوەن بڕوانامانە دەوترێت و ئاشنا دەکرێن بە نوێترین مۆدێلەکانی پێداگۆجی تا پسپۆڕانی زانکۆ و هەروەها پەیمانگەکانی کوردستانش بتوانن بە نوێترین شێوازەکانی وانەوتنەوە وانەکانیان بڵێنەوە. وێ بزانین پێداگۆجی چییە و تا چەند گرنگە کە لە هەموو قۆناغەکانی خوێندن پەیڕەو بکرێت. ئەمە میوانێکمان هەیە گفتوگۆی لەگەڵ دەکەین کە جەنابیان پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر کاروان عەلین مامۆستای پێداگۆجین ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لای من ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ تۆ. من دەمێت سەرەتا بزانین کە سیستەمی پێداگۆجی چییە؟ خۆی پێداگۆجی لە ڕاستیدا ئەوەی لە کوردستان هەیە خولێکە بۆ فێرکردنی ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت بچنە بواری وانەوتنەوە بە تازەترین مێتۆد و ڕێگاکانی وانەوتنەوە و هەروها شێوازەکانی پراکتیزەکردن. خۆ دەزانی ئەمڕۆ لە جیهان خوێندن لە زانکۆکان بە تایبەتی لە زانکۆکان و هەروها لە قۆناغەکانی زووتریش ینی پێشتریش لە زانکۆ هەوڵ دەدەن خوێندن لەگەڵ بازار بگونجێ، واتە لە ڕووی منهەجی خوێندنەوە لە ڕووی ئەو شتانێک کە مامۆستا ئەو شێوازانێک کە خوێندکار فێر دەکات. ئەنجا ئێمە ئەوەی کە دەکرێت لە پێداگۆجی ئەوەیە کە مامۆستا ئامادە دەکات بۆ ناوەندەکانی خوێندن. ئەوەی ئێستا لە کوردستان دەکرێت پێداگۆجی بە دەرەجەیەک بۆ مامۆستایانی زانکۆیە، بەڵام لێرە و لەوێ بە هەوڵی هەندێک لایەن بۆ مامۆستایانی قۆناغەکانی بنەڕەتیش کراوە. بۆ من ئەمساڵ لە زانکۆکانی کوردستان وەڵام لە چەند زانکۆیەکی کوردستان چەخولێک کرایەوە بۆ مامۆستایانی بنەڕەتی کە نزیکەی مانگونی دوو مانجی خایاند. باشە دکتۆر، ئەم پێداگۆجی ئەم سیستەمە لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت؟ خۆی لە ڕاستیدا کێشەکە ئەوەیە کە لە هەموو شوێنێک پەیڕەو ناکرێت بە حکمی ئەوەی ئەم پێداگۆجی کە ئێمە باونەکاری لەسەر دەکەین تازەیە. چەند ساڵە لێرە کاری پێ دەکرێن؟ 3 ساڵە هەیە. ئەمە خۆی ئەمە گروپێک لە هەڵگرانی مامۆستایانی زانکۆکانی کوردستان بوون لە خولێکی پێداگۆجی زانکۆیەکی فینلەندا بەشداریان کرد کە لە ناوی زانکۆی هامک بوو. لێ بەشداریان کرد نزیکەی 6 بۆ 7 مانگ بەردەوام لە خولەکە بە ئۆنلاین و فترەیەکی مانگونی و دومانجێکی لێوێ بوون کە هاتینەوە دوای ماوەیەک ئەو سیستەمە باڵێن ئەو پرۆسەیە خولەکەتان لەوێ بینی لە فینلەندا. خولەکە بەشێکی بە ئۆنلاین و بەشێکی لەوێ بوو. بەڵام ئەوەی کە لەوێ بینرا بەڕاستی ینی معایشەی خوێندنی ئەوێ بووین ئێمە هەمومان. لەوێش منهەجەکانی خوێندنی پێداگۆجی لە کوردستان ینی ڕێک مەخست و داماننا کە گەڕاینەوە نزیکەی 3 ساڵە لە چەندین زانکۆی کوردستان خول دەکەینەوە. خولەکانی شەر خولێک 6 مانگ دەخایەنێت. وەکو جەناب ئاماژەت پێدا لە هەموو پرسیارەکەت ئەوە بوو کە لە هەموو زانکۆکانی کوردستان جێبەجێ دەکرێت یان نا. یەکێکە لەو کێشانێک کە ئێستا ئێمە بەشێکی زۆری مامۆستایانی زانکۆکانی کوردستان ئەم خولانەیان نەبینیوە. واتە هەر لەسەر ئەو ستایلە کۆنە دەڕۆن کە پێشتر بۆچی تایسان نەتوانراوە 3 ساڵە پرۆگرامەکە هەیە کەواتە بوو زۆربەی زانکۆکانی بگرێت. ئێمە ئەوەی ئێستا ئیش لەسەر دەکەین ئەوانن کە دێنە ناو پرۆسەی تەدریس وانەوتنەوە دەبێت ئەو خولە ببینن 6 مانگ. پێشنیاز هەیە هەوڵ هەیە بۆ ئەوەی ئێمە ئەو خولە بکەینەوە بۆ ئەوانەی کە پێشتر لە زانکۆکان وانە دەڵێنەوە. خۆی چونکە گرینگە بەڕاستی خوانەوتنەوە تەنها مامۆستانی زانکۆ یا خۆدەوانی کە لە زانکۆش بۆ نمونە بە کالۆریۆسن تەخەڕوجەکەن و دەیانەوێت دەست بڵێنەوە. لەبێ بەلانی کەم هەڵگری بڕوانامێ ماستەر بێت. ماستەر و دکتۆرا بۆیان هەیە واتە دیبلۆمی باڵاش ناتوانێت بێت بکەنێت چونکە بەپێی یاسا ماستەر و دکتۆرا بۆی هەیەوانە بڵێتەوە لە زانکۆکانی کوردستان. کاتە تەنها بۆ مامۆستانی زانکۆیە؟ بەڵێ تەنها بۆ مامۆستانی زانکۆیە تا ئێستا. بەڵام وەکو ئاماژەم پێدا هەوڵ هەیە کە ئێمە ئەم خولانە بکرێتەوە بۆ ئەوانەی کە پێشتریش مامۆستا بوون کە زۆری نەپێک دێنن بێگومان تۆ حسابی ئەو کە نزیکەی 30 ساڵ ئێمە زانکۆمان هەیە لە کوردستان دایان زانکۆ هەیە ئێستا. یعنی ئێمە لەو خولانە ئەگەر تا ئێستا باڵێن 1500 مامۆستا دەرچوو بێت لەم خولانە لەبەرەوە بەشی زۆری مامۆستاکانی زانکۆکانی کوردستان ئەم خولانیان نەبینەوە. کێشەش ئەوەیە کە تۆ مامۆستایەتی تەنها بە ئەزمون بەڕێوە ناچێت چونکە بەڕاستی زانستە. زانست ینی زۆرێک لە زانکۆکانی بەتایبەتی وڵاتانی اسکەندەنافیا و بەتایبەتی تریش فینلەندا بەشی زانستیان هەیە بۆ بابەتی پێداگۆجی واتە ڕێگەکانی وانەوتنەوە. بەڵێ لەبەرەوە تۆ ئەمە زانستە. ئێستا ئێمە ئەوەی دەیکەین لەم خولانە 6 وانەی هەیە. 6 وانەی هەیە بۆ ماوەی 6 مانگە هەر مانجێک وانەیەک دەخوێندرێ. وانەکان چین تایبەتن بەچی؟ وانە یەک بۆ نمونەوانەیەک تێ ICT کە فێری ئەوت بکات کە چۆن تەکنەلۆجیا بەکاربێنیت بۆ
مامەڵەکردن لەگەڵ خوێندکار بۆ توێژینەوەیە بۆ پلتفۆرمێک بۆ کۆمیونیکیشن لە بینی مامۆستا بۆ نمرەدانانە بۆ هەڵسەنگاندن و تاقیکردنەوە و زۆر شتی ترە. دەرسی ترمان هەیە ستودنت سنتەر ئەپرۆچەوە تا چۆن پرۆسەکە دوا بەڕێوە بێت کە خوێندکار چەقی خوێندن بێت واتە ئێمە مامۆستا بۆچی لە زانکۆیە ئەگەر خوێندکارنەوەی مامۆستایشی چی لە زانکۆ وانە لەبەر تۆ دەبێ بزانیت کە چۆن مەبەست لەوەی کە خوێندکار چەقی پرۆسی خوێندنە مەبەستمان لەوە چییە واتە تۆ دەبێ بەشداری پێ بکەی لە پرۆسی خوێندنەکە نەک مامۆستا تەنیا قسە بکە و بڵێ ئەوە تاقیکردنەوەی ئەوە نەماوە ئێستا لە زۆربەی زانکۆکانی کوردستان بە تایبەتی ئەوانەی کەم ئەو مامۆستانە کە لە ئێمە کاتە پراکتیکیت زۆر زیاتر بێت وەرگلۆت شتێکە پێدەوتری وەرگلۆت ئێوە ڕاستی وەرگلۆت جاران بۆ منە بەس تاقیکردنەوەیەک دەکرد و دەرەچووی تاقیکردنەوەی دوو تاقیکردنەوە فاینەڵ و ئەوەی کە پێدەوتری وەرزی ئێستا ئەوە نەماوە ئێستا تۆ دەبێت سیمینار بکەیت کاتەوێت چالاکیت هەبێ هەموو دەبێتە چالاکی کۆتایی ئیمتحانی کۆتایی لەو زانکۆیانەی کە ئێستا بە تایبەتیش بەڕۆ پرۆسی بۆلۆنیا چوون ئێمە سیستمی خوێندنیش دەستکاریمان کردووە ڕاستە لە زۆربەی شوێنەکە کردومانەتە بۆلۆنیا لەو شوێنانەش بە پشتبەستن بە مێتۆدەکانی پێداگۆجی خوێندکار هەندێک جار ڕۆڵی ئەوە دەبینێت کە چۆن مامۆستایەتی بکە واتە ئەو وانە شەرح دەکات ڕێگەی پێدەدرێت لە ڕێگەی ئەو مێتۆدانەی کە مامۆستایان ڕادێنین ئەم ئیشە دەکەن سیمینار دەکەن ئەوەی راپۆرتی ئەکادمی یاخود ئارتیکڵ ئەکادمی ئامادە دەکەن بە کویز دەکەن دیبیت دەکەن تیمۆرگ دەکەن چالاکیتر دەکەن پرۆجێکت دەکەن واتە هەموو پرۆسەکە بەیەکەوە تۆ خوێندکارێک ئامادە دەکەیت کە هاتە دەرەوە تەنها ئەوە نییە خوێندکاری سەر قەڵەم و کاغەز بێت واتە دەتوانێت ئەو شتانە هەمووی تەجروبەیەکی باشیە و ئەزمونێکی زۆر باش فێر دەبێت بەپێی ئەو سیستمانێکی ئێستامان دەستکاری کاتە توانین بڵین پێداگۆجی توانیوێتی هاوکارێکی باش و ئاسانکارێکی باش بێ بۆ پرۆسی خوێندنی باڵا ڕێزم بۆ هەموو مامۆستانی زانکۆکانی کوردستان هەیە بەڵام سەیری ئەوانە کە پێداگۆجیان خوێندووە لە زانکۆکان و ئەوانەی کە نەیان خوێندووە ئەوانە کە خوێندویانە زۆر شارەزاترن لە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە ئەنجاوانەی ترمان هەیە کە ستودی سەتەرک و ئاماژەم پێدا زۆر شارەزاترن لەوانەی کە چۆن ئەم وەرگلۆدە ئاوا بەکاربێنن ئەوانەی ترمان هەیە بۆ نمونە بابەتی ئینتەرپێرزنە سکڵە یونیڤرسی وەرگ ئینڤایرمنتە یعنی کۆمەڵ ئەنجا مەسەلەی ریسێرچە ئەمانە هەموو ئەو مامۆستا بەڕێزانێک کە بەشداری دەکەن جارێکتر فێر دەکرێنەوە ئەو شتانە کە چۆن ئیشی لەسەر بکەن و لە زانکۆکان تەطبیقی بکەن پراکتیزەی بکەن. بەڵێ باشە. دکتۆر ئەمە ئەم سیستمە تا ئێستا لە چەند زانکۆی هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت یاخود با بڵێم لە چەند زانکۆ جێبەجێ دەکرێت؟ خۆی ڕاستیدا وەکو سیستم نیە ئەمە پرۆسەیەکە بۆ پێگەیاندن و ئامادەکردنی مامۆستایانی زانکۆکانی کوردستان ئەو خولە لە چەند زانکۆیەکی کوردستان هەیە بۆ من لە شارێکی وەکو سلێمانی لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی هەیە لە زانکۆی سلێمانی هەیە خولەکە لە زانکۆی گەشەپێدانی وەکو زانکۆیەکی حکومی ئەهلی هەیە لە گەرمیان زانکۆی گەرمیان لە هەڵەبجە زانکۆی هەڵەبجە و لە ڕاپەڕینیش لە کۆیش واتە ئەو زانکۆیانەی مامۆستای پێداگۆجییان هەیە بۆیان هەیە خول بکەنەوە دەتوانن سنتەریان داناوە بۆتە چەند سنتەرێک پێشەوە لە ڕاستیدا لە هەر پارێزگایەک سنتەرێک هەبوو بۆ منە لە گەرمیان سنتەرێک بوو لە سلێمانی سنتەر لە هەولێر سنتەر لە دوهۆک سنتەر و لە زاخۆش سنتەرێک بوو ئاوا بوو بەڵام دوایی کار ئاسانیان کرد بە حکمی ئەوەی داواکاری زۆرە خەڵکی دەرچووی ماستەر و دکتۆرا زۆرن ئەوان بەتابەتیوانی کە لە دەرەوە تاوا دەکەن دێنەوە اینجا ئەم پێداگۆجیان خۆیان ئەگەر ئامادە بن تا ڕادەیەک بە مەسلەی ئەکادمیەکە ئەم پێداگۆجیە بۆ مەسلەی تەدریس و وانە وتنەوە و زیاتر بۆ بوارە ئەکادمیەکەش ئامادەیان دەکەن توانم خەڵکی پسپۆر بەڕاستی بەشداری تێدا. دکتۆر باس لەوە کردکەوانی لە دەری شۆ خوێندن تاوا دەکەن وێنە پێویستە و پرۆگرام بخوێنن پێ دوای ئەم ئەنی کاتە لە دەرەوەش ئەم پرۆگرامە هەیە ئەم مۆدلی پێداگۆجی هەیە یاخود نیەوی بۆیە یەنەوە لێرە دەخوێن یاخود سیستمەکە جیاوازەوە بە شێوەیەکی دیکەیە لە هەموو دنیا بابەتی پێداگۆجی بەبێ پێداگۆجی ناتوانێت لە هەرێمی کوردستانی بۆ شێوەستانداردە هەرێمی کوردستانی شێ بڵێ بەڵام ڕەنگە لە منهەج و لە هەندێک شت ئێمە ناکرێت بەڕاستی ئەو شتێکە لە کوردستان هەیە چۆ کەڵچەری ئێمە جیاوازە ناکرێت ئەوەی فیلەندا ڕێک بێنین ئێمە لێرە بخوێنین ناکرێت لە سوید وەکو چۆن تۆ یاسای ئەوێ ناکرێت تۆ لێرە وەکو ئەو یاساکان لێرە جێبەجێ بە هەمان شێوە مەسلەی خوێندنیژەوەی یعنی تۆ ناکرێت بە هەمان شێوەی ئەوان بێت ئەو شتانە لێرە جێبەجێ بەڵام لە هەموو دنیا پێداگۆجی هەیە مەرج هەیە بۆی خەڵک ببێتە مامۆستا لە ڕاستیدا ئەگەر ئێمە وەرزانە پێڕۆ بکەین ڕەنگە بە وەزەی خوێندن زۆر باشتر بێت لە کوردستان لەوەی کە ئێستا هەیە بۆ نمونە لە زانکۆ ئەپلای ساینسەکان ئەوانەی کە پێیان دەوتێت زانکۆی پۆلیتەکنیکی مامۆستا کە دەبێتە مامۆستا لە زانکۆ جگە لەوەی خولی پێداگۆجی بینیوە دەبێت بەلانی کەم 5 ساڵ لەو بواری کە دەرس تێدا دەڵێتەوە
ئەزمموی هەبێت ئیشی کرد بێ بەفعلی لە زانکۆ کلاسیکەکان یاخۆ زاکۆ ئەکادیمیەکان 2 ساڵە بێ ئەزمموی هەبێت لە مەجای ئەکادیمی و بەحسکردن و هەتا دوای اینجا ڕێگە پێدەدرێ دوای تەواوکردنی پێداگۆیجەکەش کە لەوێ ساڵێکە لە هەندێک شوێن ساڵێکە لە هەندێک شوێن مەسەرەن 8 مانگایتر بەپێی سیستمی زانکۆکە یاخود وڵاتەکە اینجا بۆی هەبێتە ناو زانکۆکان نەک بۆ زانکۆ کاتە بۆ بە مەرجێکی نەک بۆ گرنگ یعنی تۆ کابرا لە سەرەتاییە بۆ لە قۆناغی سەرەتایی دەبێت ماستەری هەبێت و ساڵێکی پێداگۆجی خوێند بێت اینجا بۆ هەیە بێتە مامۆستا لە سەرەتایی یعنی مەسەلەی پێداگۆجی ڕاستە ئێستا ڕەنگە چونکە تازەیە ئێستاش خەڵکێک ئێمە چکەلەندێ لە مامۆستاکان تێبینیمان کردووە کە دێن بەشداری دەکەن ئەوانەی هەڵگەڕانی دکتۆرا و ماستەر کە دێن بەشداری دەکەن لە خولەکە سەرەتا چونکە 6 مانگا هیلاکیان دەکەین بەڕاستی تۆزێک بە ینی بە گرانیەوە بە لەشێکی گرانەوە بە حەز و زۆر حەز ناکەن بێن بەشداری بکەن بەشێکیان وان بەڵام بەرکێکی زیادە ێزانن بزەبێت چونکە پێشتر چۆن بۆ پێشتر بۆن منە کابرا مشاهدی ماستەر ئیچێناوەتەوە یان دکتۆرایەک هاتووە سیمینارێکیان بۆ کردووە وەرە بزانین چۆن محاضەرە دەڵێتەوە ئیتر 3 کەس بۆی دانیشتووە و دەرەجیان بۆ تەنها تەجروبەیەکی خۆی هەیە بۆ زانیاریانێکی خۆی هەیە کردو محاضەرێکی کردووە بەڵام ئێستا وانە تەنانەت لەوەش فەرقی هەیە لەوەش فەرقی ئێمە جگە لە پێداگۆجیەکە کە تەواوی دەکا شتێک هەیە دوای ئەوە فلتەریش ترە فلتەرەکە کە ئەوش زۆر ئیسفادەی لێ دەکەن بە مامۆستایان و زانکۆکانی کوردستان بەڕاستی دام لە خزمەتی فلتەرەکە فلتەرەکەوەیە کە سیمیناری بۆ دادنە لیژنێکی سیمینار 5 کەسە ئەو 5 کەسە سێیان لە پسپۆڕەکەی کەسەکەیە کە پێشکەشی کردو بۆی ببێت بە مامۆستا دوانیشی لە پێداگۆجین واتە تۆ دیسان لێش فلتەریشترە خەڵکی بەشداری دەکات چەند جار مەسەرەن خەڵکی دەرنەچووە بەڵام مەجالمان داوەتی دەڵێن 2 مانجتر یان 3 مانجتر تۆ بۆ هەیە بەشداری بکەیتەوە هاتووە بەشداری کردوتەوە ئێجا بەسم لەوەیە کە دێن سەرەتا ڕاستە ینی بە گرانیەوە دێن بە بەڵام دواتر لەگەڵ پراکتیزەکردنیان من چونکە من جارێ فیدباکیان لێ وەردەگرم کە تێکە دەگەنە کۆتاییەکانی زۆر مرتاحن کە تەواوی دەکەن دەڵێن دەبێ هەرچی مامۆستای لە کوردستان ئەم پێداگۆجیانە ببینێت چونکە نەیبینێت بەڕاستی شتێکی زۆر دکتۆر بۆتە مەرجبووی کە هەموو هەڵگرێکی ماستەر و دکتۆرە دەبێت ئەم مۆدلی پێداگۆجیە بخوێنێت و لەگەڵ ئەوەشدا بۆتە مەرجبووی کە بیەوێ سبینێ بڕوات دەرز بڵێتەوە لە زانکۆ و پەیمانگاکاندا دەبێت ئەم مۆدلی خوێندبێ یاخود بڕوانامەیەکی ئەم پرۆگرامی پێبێ هەر کەسێک بە نیازی وانەوتنەوە بێت لە زانکۆ پەیمانگەکانی کوردستان دەبێت پێداگۆجی بخوێنێت و دەریشتە لە پێداگۆجی ئەگەر بەمەستی تەدریز نییە وانەوتنەوە و بەشداریکردن لە پرۆسی خوێندن و فێرکردن ئەوە ئاساییە کابرا بۆ خۆی ماستەری شێناوێن دکتۆرای شێناوە ڕەنگە لە پیشێک ئیشی مامۆستایەتی نەبێت ڕەنگە ئیش تەنها بەحسکردن بێت بۆ خۆی بەحس دەکات بەڵام بۆ مەسلەی تەرقیەکردنیش بەرزبوونەوەی پلەواتە مامۆستا یاریدەرمان هەیە مامۆستامان هەیە و پرۆفسۆر یاریدەر پرۆفسۆرمان هەیە ئەگەر تۆ پێداگۆجیەکەش نەکرد بێت بە هەمان شێوە ناتوانیت پرێزانیش بەرز بکرێتەوە وەکو خولی لە هەموو شوێنە خول هەیە خولەکان دەبینیت اینجا پلس بەردەکرێتەوە ئەمەش بە هەمان شێوە بە هەمان شێوەیە کە مامۆستا تەواوی کرد ئیتر بۆی هەیە دەرز بڵێتەوە ئەگەر پێویستی بە دەرزوتنەوە نەبێت ئەوە ڕوانامەکەی خۆی هەیە کە بریتێ لە ماستەر دکتۆر توانین بڵێن هەموو ئوستازانی جامیعە و پەیمانگاکان هەتا ئێستا هەموویان بەم پرۆگرامەدا تێپەڕین و بڕوانامەیان هەیە تەسەوەر دەکەم سەدا نەگاتە سەدا 5 ئەوانەی زانکۆ مامۆستاکانی زانکۆکانی کوردستان سەدا 5 نی ئەوانەی کە پێداگۆجیان بینیوە پێداگۆجی وەکوتم 3 ساڵە هەیە ڕەنگە بە هەموو زانکۆکانی کوردستان تا ئێستا 15 بۆ 20 خول کرابێتەوە باشە بەڵام ئەمە گرفتێک نییە و کاتە بۆ خوێندکارانی کە لە زانکۆ جامیعەکان دەردەچێت زانکۆ پەیمانگاکان دەرچێت زۆرینەی ئەوانەی کە پێداگۆجیان نەبینەوە ئەسڵەن گرفتە بۆ ئەوانش کە پێداگۆجیان بینیوە چونکە ئێمە ینی نابێت ئەوە بشارینەوە ئێمە کێشەی مێنتاڵیتیمان هەیە مەسەڵەن عەقڵەتێک کە لە ڕەنگە لە هەموو سێکتەرەکان هەبێت بەنی باڵاش بەشێکە لەو سێکتەرانە تۆ کاتێک کە زۆرینەت ئەوانە بن کە پێداگۆجیان بۆ نمونە نەبینیوە ڕەنگە بە پێویستی نەزانی هەیە دەڵێ من کاکە من 10 ساڵە دەرز دەڵێمەوە پێویستی یان 15 ساڵە 20 ساڵە دەرز دەڵێمەوە بیر لەو ناکاتەوە کە گۆڕانکاری لە هەموو بابەتێکە هەیە بەڵێ خۆی تۆ دەبێت ئەپدێت بیت مامۆستای زانکۆ یانی دەبێت ئەپ تو دیت بیت یعنی بە ئاخرین بە تازەترین زانیاری و زانست و ئامرازی باڵێن کۆمیونیکیشن و هەتا دوایی ئاشنابیت ئەگەر تۆ دابڕێت لەوە ئیترەوەکە وایە تۆ لەگەڵ هاوڵاتیشی ئاسایی بەڕاستی جیاوازیشی ئەو تۆ نەبێت لەگەڵ ئەوژە کاردانەوەیکی زۆرێ بێت لەسەر خوێندکارەکانی بەردەسی خۆی ئامانجی سەرەکی خوێندکارە ڕاستە تۆ ئەگەر بەو شێوازە
نید مامەڵە لەگەڵ خوێندکارکەی بەڕاستی پرۆسەکە ناتەواو دەبێت چونکە ئێمە وەکو جەنابیشت ئاگات ڕەنگە ئاگال لێبێت ئێمە سیستمی خوێنیش لە کوردستان کردومانێت بە پرۆسی بۆلۆنیا لە زۆربەی بەڵێ لە زۆربەی زانکۆکانی کوردستان یعنی دوو مانگە کۆنفرانسەکەمان تەواو کرد ئێستا چوارچێوەی نیشتیمانی بۆلۆنیا دەرچووە لەسەر ئەو چوارچێوە نیشتیمانیە دەڕۆینەوەی کە بۆلۆنیا پرۆسس جێبەجێ دەکەن لەبەر ئەوە پێداگۆجی بۆلۆنیا تەواوکەری یەکترن هەموو ئامانجەکەش لەوەی لە بەرزکردنەوەی کوالیتی خوێندنە ڕاستە بەو شێوازە ئێمە بە تایبەتی بۆ زانکۆ ئەپلای سانسەکان یاخود ئەوانەی زانکۆی پۆلیتێکنیکەکان ئەمە زۆر ڕاستە بۆلۆنیا ڕێک لەگەڵ بازار مامەڵە دەکات یانی تۆ ئێستا دامەزراندن نەماوە هەمان لە زانیوانیان بەڵام تۆ خوێندکار کە دەرچێت تۆ نابێ خوێندکارەکە چاوەڕێ بکە بە حکوومەت دامەزرێنێ اینجا تۆ خوێندکار بۆ ناو بازار ئامادە دەکەیت لەبەرەوە ئێمە زۆر جار ئێستا ئەم ساڵ لە وەرگرتنی خوێندکار بۆ زانکۆکان هەندێک لە بەشەکان هەیە بە خوێندکاری بۆ نەچووە لەبەر خوێندکار خۆی حەزی نەکردو بەڵام هەندێک بەشی ترێ خوێندکار زۆر داواکار لەسەر بۆ لە بچی لەبەرەوەی بازار خۆی پێویستی پێێتی و داوای ئەو ناو خەڵکە دەکاوت جگە لەوەش تۆ زۆرێک لە بەشەکان منهج خوێندنیان دەستکاری کردووە بۆی بە شێوەیەک بێت لەگەڵ بازارە بگونجێت ڕاستە زۆر سپاس بۆ جەنابەت دکتۆر پرۆفسۆر لێدەر دکتۆر کاروان عەلی کە جەنابەتان مامۆستای پێداگۆجی بوون سپاس بۆ ڕێنماییەکانە سپاس بۆ ڕوونکردنەوەکان دووبارە بەخێر هاتی دکتۆریان